بێگومان هاتنی شاندی دەوڵەتی تورکیا یان باڵێن وەزارەتی بەرگری و سەرۆکەکانی سوپای تورکیا بۆ هەرێمی کوردستان و بۆ بەغا لە هاوکاتە لەگەڵ دەست بەکاربوونی جۆ بایدن وەکو سەرۆکی نوێ هەڵبژێرداوی ئەمریکا کە باڵێن پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و تورکیا ئێستا لە بارێکی ئاڵۆزایە بە تایبەتی دوای سەرکێشی دەوڵەتی تورکیا لە بەرامبەر ئەو هەنگاوانەی کە دژی ئەندامبوونی لە ناتۆ ناوێتی وەکو کڕێنی موشکی S400 وە دەست درێژیکردنە سەر سنووری وڵاتێکی تر و بە تایبەتی ڕۆژاوای کوردستان ئەمانە هەمووی ئیدارە و با بڵێن دەسەڵاتدارانی ئەمریکای تووڕە کردبوو لە بەرامبەر دەوڵەتی تورکیا و بە تایبەتیش جۆ بایدن یەکێکە لەو کەسایەتیانەی کە ئێستا زۆر نیگەران و تووڕەبووە لە هەڵوێستەکان و لە تەسەڕوفەکانی دەوڵەتی تورکیا هاوکات ئەمە جۆرێکە لە پەلەقاژە و پەلە پرۆسکەی دەوڵەتی تورکیا بۆ هاتنی بۆ هەرێمی کوردستان و بە عێراق بۆ ئەوەی کە با بڵێن هەم فشار دروستکە هەم بە بەرژەوەندی ئابووری و سەربازەکانی خۆی لە ناوچەکە پتەوتر بکە. هاتنی ئەو وەفدانە شتێکی سروشتیە وەگەوەی کە لە نێوان دوو دەوڵەتی دراوسیا بکرێ بەڵامە بێ چ حکوومەتی عراقی و چ حکوومەتی هەرێمی کوردستان نەچنە ژێرباری ئەوەی کە ئەم شتانە لە سەحسابی ئەم جۆرە پەیوەندیانە لە سەحسابی پارچەکانی تری کوردستان بێ ئەوە لەسەر لێدان بێ لە پێگەی هێزە سیاسەکانی کوردستان چونکە دەوڵەتی تورکیا چ بە مەلوهڕێتەکەی خۆی بە بۆردومانەکانی ناتوانێت بەر بگرێ بە ئیرادە و خواستی ملیۆنەها ئینسانی کورکە خواستێکی سروشتی ئینسانیانەیە کە داوای مافی ڕەوای گەلەکەیانەکەن لە باکووری کوردستان وە لە ناوچەکە دەوڵەتی تورکیا وەکو هەمیشەی عەقڵێتێکی شۆڤێنیانەی خۆی ناحەزە بەرامبەر بە هەر گەشەکردنێک بە هەر ئاوەدانیەک بە هەر دەسەڵاتێک کە کورد لە هەر جگایەکی جیهانە بیکە تۆ ئەبینی کە ئەوان لە ئەوروپا پەلاماری کوردانە دەن لە ڕۆژاوای کوردستان پەلاماری خەڵکی سیڤیلە دەن ئینسانی کوردە کوژن تەنها لە بەر کوردبوونیان چەکی کۆکوژ و چەکی قەدەغەکراوی نێودەوڵەتی لە بەرامبەر گەلەکەمان بەکارەهێنن هەموو ئەمانە ئەوەیە کە با بڵێن ژیان لە یان ئەو هەنگاوانەی کە گەلی کوردی نییە بۆ هەناسە هەڵکێشانێک لێمان بگرێتەوە بێگومان لایەنە سیاسەکانی کوردستان هەمویان لەبەر بەردەم بەرپرسیارەتی مێژوویدان ئەکرێ ئێمە عیلاقاتی خۆمان هەبێت وەکو حکوومەتی هەرێم وەکو بە تایبەتیش حکوومەت کۆمەڵێک بەرژەوەندی جۆرا و جۆری لەگەڵ وڵاتانی دراوسەیە هەیە بەڵام ڕێگە بەوە نەدرێت کە ئەم علاقاتانە ئەم پەیوەندیانە لەسەر ئەساسی زیانگەاندن بە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان بێ ئێمە پێویستان لە هەموو کات بە یەکریزی زیاترە ئێمە ئەگەر بەهاتایە و یەکریزی هێزە سیاسەکانی هەر چوارپارچەی کوردستان بەیەکەوە ببایەتە سمبڵێکی نیشتیمانی ئێستا دەستکەوتەکانی ئێمە زۆر لە پێشتر بوون بۆ دوژمنانیشی ناچارە کرد بە چۆکدابێن و باشی لە هێزە دیموکراتیەکان و ناوەندە دەستڕۆشتەکانی جیهانەکرد کە ڕێز لە ئیرادەیەکی ئاوە پۆڵاینی میلەتەکەمان بگرێت تەمان ئەوەی دەرئەکەوێ نای سەردانێک یا شاندێکی بۆ شێوەیە لە ئاستی باڵا سەربازی هەم لە سەرۆکی ئەرکان و هەم لە وەزیری بەرگری تورکیا دێن بۆ عێراق و دوای دێن بۆ هەرێمی کوردستان بەخان ئەمە دوو لایەنیە لایەن یەکەم ئەوەیە کە تورکیا لە چەند ساڵی ڕابردوو ئەو هەموو ئۆپراسیۆنە ناو تورکیا و لە هەرێمی کوردستان لە چیاکانی کوردستان دژی گەریلەکانی پەکە بەسەری هێناوە بێگومان دەرکەوتووە لەو پرۆسەی کە خۆی باسێ کرد هیچ سەرکەوتوویەکی یا ئەنجامێکی بەدەست نێناوە بۆی بێگومان ئەوێ ئەو هەوپەیمانیە یا ئەو هێزە سەربازی کە هەیەی بێگومان بەتەنیا نەچێتەوە شەڕەوە لەگەڵ عێراق یا لەگەڵ هەرێمی کوردستان ئەوەش بەشدار بکە بۆی بتوانێت ئەو ئۆپراسیۆن بکە بۆی ئەمە خۆی بە خۆی ئەوە گەێنێ کە تورکیا فەشلێکی جددی ناوە کە نەیتوانیوە کەوەی خۆی باسیە کرد کە لەم ئۆپراسیۆنی کە لە ساڵی ڕابردوو دەستی پێکردو کە بتوانێت کۆتایی بەو هێزانە بێنێ یا مەسن بە هێزی گەریلا یا هێزە شۆڕژگەرەکانی چیاکانی کوردستان بۆ ئێمە بەقەنەتی فەشەرێکی جددیە بۆیە ئیسە ناچار بووە بێ لە عێراق یا لە هەرێم مخاطب بگرێ یا هێزی کۆ بکاتەوە بۆی بتوانێت ئۆپراسیۆنەکە خاڵی دووەم ئەوەیە
تورکیا خۆشی لە قەرانێک جددیە لە ڕووی ئابووری لە ڕووی سەربازی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی دیبلۆماسی لە هەموو دنیا ئیسا ئەتوان بڵێن پەیوەندێکی زۆر خراپەیە بۆیە تورکیا ئەوێ جارێتری کە بە تایبەتی دوای گۆڕینی سەرۆکی ئەمریکا ترامپ و سەبایدن هاتووە جارێتری ئەوێ لە ناوچەکە چۆن لێ لاپەڕێکی نوێ بکاتەوە هەم لە پەیوەندی هەم لە عسکەری و هەم لە ئابووریش بۆیە بەقەناتی من لە هەردوو بوارەکە لە هەردوو خاڵەکە تورکیا فەشێت جدێناوە بە تایبەتی ئاک پارتی هەم ناوخۆی پارچەبوونێک هەیە هەم لە ڕووی حزبەکەی خۆشەوە هەم لە ڕووی تورکێشە بەڕاستی وتم لە قەرانێک جددی ئەژێ بۆ ئێوە جایەتری کە بیانوێکێ بێ بە گەلەکەی خۆی بدا ئەوەیە کە ئەمە جایەتری ئەو گروپانە کە کۆتاییان پێدێنین و لەگەڵ هاوپەیمانی ئەوێ خۆی فراوان کاتەوە بەقەناتی من لە سەردانەکەی بۆ عێراقوەریم ئەبێ ئەوەی هەرێم جیاوازتر بێت بەس لە عێراقا لەو قەناعەتین کە پامێکی جددی یا پامێکەوەی تورکی وسەتی وەری نەگرتووە پارتی دیموکراتی کوردستان ئامادەی دەربڕیوە کە هاوکاری تورکیا بێت لە ڕابردووتم زۆر هاوکار بووە لە ڕاگەیاندنەکانش ئەدینین پارتی دیموکراتی کوردستان بە چ زمانێ بەرامبەر گەریلەکانی پاکەکە یا ئەو شۆڕژگەرانە بە چ زمانی قساکە بێگومان ئەمە بەخۆی فەشەلێکە حکوومەتی هەرێمیش یا پارتی دیموکراتی کوردستانە بۆیە بەقەناتی من ئەو داواکاری تورکیا ئەبێ پارتی بەڵێنێکی دابێ کە هاوکار بێ بەس بەقەناتی من بەڵێنێکی زۆر لاوازە زۆر زەعیفە ناتوانێت بە جددی لەبەرەوەی پارتیش خۆی لە قەیرانەکە و تورکیش لە قەیرانەکە بۆیە دوولایەن خۆیان لە قەیران من چۆن داوای هاوکاری یا پشتگیری یەکتری بکەن بۆیە بەقەناتی من ئەمەش لە ڕابردووش کە چۆن زۆر جا باسەکرێ لە سەرکردەکانی پارتیکەرەکانی کوردستان ئەلێن کە لە سەرەتاوە دەستیان کرد بە شەڕی چەکداری بەرامبەر حکوومەتی تورکیا ئاوت گروپێکن خلال هەفتەیەک مانگێک ساڵێک خلاصیانەکەین ئەو خەباتە ئەو شۆڕشە نزیک 6 ساڵ زیاتر ببانەوە کارەکرا بۆیە بەقەناتی من ئەبێ گەری لە شەید بێ ئەبێ زەرەر لە گوندەکانی سەر سنوور بدا ئەبێ خەڵک ئاوارە بن بەس بەقەناتی من ئەنجامەکە ئەوەیە کە بێوێ ئاگری ئەو شۆڕشە کۆتایی پێبێنە یا ئەو گەریانی سەر چیاکانی کوردستان کۆتایی بۆ شۆڕشە بێن بێگومان ئەمە خەیاڵێکە ئیتر من بۆتە واقعەیەک ئەبێ تورکیا ئەو واقع قبول بکە و بە تایبەتی لەگەڵ بەرز ئۆجلان دابنیشێ بۆی بتوانێت تورکیا بە زەرێکی کەمتر لەو قەیرانی کە تایەتی دەربکەوێ بۆی چەند جار مەسەلەن ڕێبەر ئۆجلان لە زیندان ئیمران لە پامی داوە کە ئەو ئامادەیە بۆ ئاشتی گەلی کورد لە باکووری کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان ئامادەیە بۆ ئاشتی بەس بێگومان ئەو عەقڵیەتە دەسەڵاتداریە ئەو عەقڵەتە فاشیزمەی لە ئۆردوگان هەیە بێگومان لەگەڵ چارەسەری نینە بۆیە ئەویش بێت لە ئەخیرا چۆک بەوە دابنیە کە بە بڕیارەکانی ڕێبەر ئۆجلان و گەلی کورد و بۆ مەسەلەی دیموکراتی تورکیا بێگومان چۆک دابنیەوە بۆی بتوانێت ئەوە قبول بکەن من داواکەم لەو لایەن سیاسی کە بەشدارن بەڕاستی لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی خۆیان ڕوونکەنەوە ئایا لەگەڵ ئەو هەڵوێسێ پارتین بەرامبەر جیهادیکردنی پارچەکانی کوردستان یا ئەوەیە کە دژین بۆ ئێمە وەک تەبگەری ئازادی بێگومان هەر شاندێکی تورکیا بێ ئێمە ئەزانین بۆ پیلانە بۆ دژی دەستکەوتەکانی کورد ئەگەر لە باشوور بێ ئەگەر لە باکوور بێ لە ڕۆژئاوا بێ لە ڕۆژهەڵات بێ بۆیە بەڕاستی ئێمە بێ حکوومەتی هەرێم ئەگەر ڕاستەکە سەر داواکاری خەڵکە ڕاستەکە بۆ مەسەلەی دیموکراسی ئەوێ خەباتکە بۆ مەسەلەی نەتەوایەتی ئەبێ بەڕاستی ئەو شاندانە ئەبێ وەڵامێکی جددی بدرێتەوە کە جاتی جورئەت نەکەن بێن بە پێکەنین و بە پێشوازەیەکی چۆن لێ ئەوی لە هەرێم پیشان ئەدرێکە بە پێشوازی لەکەین بۆیە بێ ئەوانش حەدی خۆیان بزانن و بزانن سنگ و قورسایی ئەم هەرێمەش چییە بۆی ئەوان ئەو حساب بکەن